ئێستا خۆت ئاگاداری چاوەڕێی بە خاکسپاردنی تەرمی جەنابی شێخ سالارەکەین پاش نوێژی جومعاوا بڕیارەکە تەرمەکە لێرە بە خاک بسپێرێت لە مەراسیمێکا و وەکو خزمانیش کە بڕیاریان ناوە پابندین بە ڕێبنەوەیە تەندروستیەکان و بۆ بەرژەوەندی ژیانی خەڵکی خۆمان وەکو ڕسمیات تعزیەمان نییە. وەڵی هەڵبەدێمە لێرە لە مەقامێک وەستاوی نە مەقامە مێژوێشی گەورە و پیرۆزی هەیە لەگە دامەزانی شاری سلێمانیە لە سەدەمی ئیبراهیم پاشای بابانەوە حەزەتی باپیرە گەورەمان شێخ معروفی نۆدەی کە یەکێک لە ڕەمزە دیار و گەورەکانی تەریقەتی قادری بووە لەو ڕۆژەوەکە هەم خەتیبی ئەمارەتی بابان بووە هەم سەرۆشی ڕێبازی تەریقەتی قادری بووە لەو ڕۆژەوە ئەم مەقامە بە درێژایی سەدەیەک و پێشتریش بەردەوام لە خزمەتی ئاینی پیرۆز و لە خزمەتی میلەت و دۆزی ڕەوای گەلی کووردا بووە و ئینشاءڵڵا ئێمەش ئومێدەوارین بەپێی ئەم هەلو مەرجوو ڕۆژگار و سەردەمە ئەوەی کە پێمان بکرێت لە خزمەتی میلەتەکەمان نابین. گەلی کوردستان یەک ڕیز بێ، حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان یەکدەنگ بن، هەمومان پێکەوە بە تیمێک بە یەکگرتوویی بتوانین خزمەتی گەلەکەمان بکەین، بتوانین ئەو ئامانجانەی کە بەدەست نەهاتوون بەدەستیان بێنین، ئەمەش هەڵبەت بە تەبایی و ڕێک ڕێزی ئەکرێت ئەو تەمەنایەکەین کە بتوانین ئینشاءڵڵا بە هەموو مافەکانمان شاد بین و ئەم بارودۆخە خراپی قەیرانش بە فەزلی خوا کۆتایی پێبێ و گەلەکەمان بەحەزێتەوە بکەوێت و ژیانیشی ئاسایی خۆی.